ایوار باش بینرین هجا و خوشتوی بینرین بادینان ساد بینرین ایوار بادینان خوش حالین جارک آدیامو هنگش نفیک و دو جبوی پیشکش کرنا برنامه هوا ایوار بادینان بینران وکوی نزانم که ایوار بادینان لروجان انتیتا پیشکش کرن امراد بین میبان داری کسانه کی یان چند کسانه بوی که الویری گفتگویک بتکن چاو گفتگوی یا گریدای به پروژه و یان جیا گریدای به بزاین و زانیاریین میوان می روشه بو بتر خدمت کرنا هوای هجا و زور برس ابرو کامرا بوین میوان داری ما مستای زور هجا ما مستا حلو پنجوینی اندام سرکرداتی و برپرسی مالبند نینوایی کتیان اجتماعی کردستانه بابت می ابروکا آنها یا خودی دیگری دای بیتن پروسه آزاد کرنا میسل و بسیار تیتا کرن و خلق اکدبیشیتن هر گاوا سحت که هر شاشه که راگهاندنی آن هر دزگاه که راگهاندنی دیبینی و ده هزر که کبزیترین وقت میسل ده ترزگار کرن بسیار اوه میسل البره به ترزگار کرن و کنگی ده ترزگار کرن اری ده چوا هیت رزگار کرن کی ده میسل رزگار کرد کی ده پشکداریت کنترول کرنا میسل دا کرد داعش ده چوا هزر کرد یعنی ده چوا بریاره داد کو بله امش کستین داعشا نما و روخیا تبیجی کو ده وقت هیتن اوین داعش ده ریهن خطراشن و هین انا اف خلقه که و اوجی بیشن داعش غدره یال مکری اری پشتی کنترول کرنا میسل کی ده حکمی الميسل كات و ده چوا خلقی میسل وگریتا و باشتی و برانشین اف بسیاره و چندین بسیارین دین وکی با دیدگل ما مستای برایس هنه گفتگو کرن وکی هن همی جاراشی زانن کو برنامه وارا بادینام شیوکی زیندی السرادیا بهدینان جی تیتا پخش کرن و تمان دمدا البادینان ساجی ما مستاد تو گلب خیراتی سر چوا افربو ایوارا بادینان زور سپاس زور سپاس ما مستوکی کو ما الدسپیک برنامه گوته یعنی هر دمی تو دزگاه که راگهاندنی داد بینی یعنی شاشه کی وکه و گهداری رادیو کی بکه روزنامه که حتی داویه دی بینی هزر کی کو پروسه آزاد کرنا مثل زور نیزیک بوا جناب تا وکو حالو پنجوینی اندام سرکرداتی و برپرسی مالبند نینوایی کتیان اجتماعی کردستانی چاواد بینید پروسه آزاد کرنا مثل نیزیک بویا یا هنجی دیدن وکیشن بله سرتا سپاس دیاره بێگومان پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ گەلێک نزیکە ئەوە بەپێی هەموو ئەو تەسریحاتانەی کە ئەدرێت چێت لەسەر زاری بەرپرسانی هاوپەیمانان بە تایبەت ئەمریکا و هەروەها بەرپرسانی بەغداد و هەموو ئەو بەرپرسانەی کە هێز و قوتیان هەیە لە ناوچەکە و بەپێی ئەو تەوقیتەی کە دانراوە گەلێک نزیکە و بێگومان جگە لەوەش کە هەموو لایەک ئەوە دەزانین کە پێش مەوعیدی هەڵبژاردننی ئەمریکا یەکێک لە کارتە مهمەکان دیسانەوە توانم بڵێم پرۆسی ڕزگارکردنی مووسڵە کە ئێستا باس و خواسی گەرمی لەسەرە زۆر باش ئەدوێ پرۆسێدا گەلک هێز ئەڤروکە کۆم بووینە یعنی ئەم بژین پێشمەرگی هەرێما کوردستانەیە حەشدا شعبیە جێشە عێراقیە ئەم بژین حتا ترکیا ئەڤروکە هێز ئینە البەعشیقە ڕاوستانیە بۆ یەکێک و هەکەر پرۆسە ئازادکردنا میسل دەست پێ کرد پشتگداری بکات جبلی ئەم بژین پێشمەرگی هەرێما کوردستانێت بیت چەند هێزێکین دیێن کوردیشی هەبن کو هەڤە هەمی پشتگداریە ئەت کۆنتڕۆلکردنا میسلدا بکەن جبلی ئەم بێژین هەف پەیمانان کو ڕۆلێکی زۆرێ مەزن هەبووە هەر دەست پێکە هاتنا داعش و حتا ڤێگابێ کی دی پشتگداریە پرۆسە ئازادکردنا یان کۆنتڕۆلکردنا میسلدا کات بەڵێ بێگومان ئەو هێزانەی کە معلومە و بەشداری ئەەکەن ئەوانن کەوکو هێزی هاوپەیمانان بە ڕێگای فڕۆکە و هەروها بە ڕێگای ڕاوێشکار و شێوازەکانیکە و هێزی پێشمەرگە و هێزی سوپای عێراق و هێزی خۆی ئەمنی نینەوا وەکو پۆلیس و ئەو هێزانەی ترکە لە زمنی دام دەستگا ڕسمەکانی حکوومەتی عێراقیان و هێزەکانی کە هەن ممکنە ئەوانیش هەریکی بە جۆرێک لە جۆرەکان بەشداری بکەن بەڵام بەشداری فعلی زیاتر لە لای ئەوانەیە کە باسمان کرد کۆنتڕۆلکردنا هێزێکی بناوێ هێزا تورکیا البەعشیقە یان ئەم بژین هەندێک جهێن و ئەڤروکە بیتن زۆربەیە کەسا بزانن چ ڕادگەهێنیت تو نابینی دێ ئەڤە پرۆسا کۆنتڕۆلکردنا میسل دیر ئێخیت یان هەکەر دیر نایخیت جی نەشارتە شەڕێکی دیچێ بیتن ناوبەینە تورکیا لڤێرێ
وان بژین هێزên عێراقی. بەڵێ بێگومان ئەتوانم بڵێم هاتنی هێزی تورکیا بۆ سنووری پارێزگای نینەوە کە ئێستا لە چیای باشیکن. ئەو هێزە هێزێکی نامۆیە و هێزێکە ینی گرفتی بۆ پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ دروست کردووە، چونکە ئەو هێزە هەم لەلایەن حکوومەتی عێراقیەوە ڕەت کراوەتەوە و لەلایەن بەشێکی زۆری دانیشتوانی مووسڵەوە ئیستیقبال ناکرێ و ڕەت کراوەتەوە و هەروەها لەلایەن هێزە کوردیەکانی شۆ ئێمە کوچێتی نیشتمانی کوردستان بە پێویستی نازانین و بە خەتەریشی ئەزانین، چونکە لە ڕاستی ئەتوانم بڵێم ئێستا یەکێک لەو خەتەرانەی کە هەیە بوونی ئەو هێزە جارێکی کە برینی کارەساتی جنۆسایدی برازیلیەکانمان قوڵە کاتەوە و کاتێک کە هێزەکانی داعش هاتنە سنووری مووسڵ، هێزەکانی تورکیا و سیاسەتی تورکیا ئەتوانم بڵێم ڕۆڵیان هەبوو، دەوریان هەبوو لەو مۆزوعە، ئەوان دەرگایان بۆ کردنەوە داخلی سووریا بوون و هەر ئەوانیش بوون کە چاوپۆشیان لێکردن و ئێستاش کە هاتوونەتە ئەو سنوورە بە پێویستی نازانین کە ئەوان بێن فریای گەلێک بکەون و ئەجندای سیاسی خۆیان هەیە، بۆ ئەجندای سیاسی خۆیان هاتوون و ئەجندا سیاسەکانیان بەڕاستی جێگای مەترسیە و جێگای سەرئێشەیە بۆ خەڵکی مووسڵ و بۆ خەڵکی عێراق و بۆ خەڵکی کوردستانیش. جەنابێتت بێژیتن ئەم بێژین هێزە تورکیا لڤێریان ئەمژین جێشێ تورکیا لڤێرێ جێشەکێ بیانیە چاوە دێ بیانی کەسێک بیت و نامۆ بیتن بێ پرسیارە خوب هیچ لایەنێکی بکەت بێتن لڤێرێ ئاکنجی ببیت و دەوێت پشتگداریەت پرۆسەیەکێدا بکەت وەکو پرۆسە ئازادکردنا میسل کێ هات هێزە تورکیا چاوە هاتە فێرێ کۆنتڕۆل بوو لڤی جیهی و جه بخۆ چێکرد و بنگەهێ خۆسام ئازن چێکرد و حتا داویە بژیت عێراقی ڕێکدایە منیان حتا داویە بەرپرسێن مازنên هەرێما کوردستانی ئاگهداری هاتنا منن حەیدەر عەبادی ڕەخێکی ڕادبیشتێ دەرکەوە لڤێرێ و بشێوەیەکی جوان و ئاشتی و ڕێک و پێک پەرلەمانی عێراقی ڕەخێکی ڕادبیشتێ لێ گوهگرتن بوو نینە هێزە تورکیا چاوە هاتەت ناوە سنووری عێراقیدا. ئەتوانین بڵێن ئەو هێزە بە بەرنمەیەک یاخو بە ئەجندایەک یاخو بە ئامانجێکی داگیرکاری هاتووە. ئەمە لە چیەوە هاتووە؟ کێشەی مووسڵ لە بیدایەتی دروستبوونی حکوومەتی عێراقی لە ساڵی 1920 ینی لە دوای ئیتفاقی سایکس بیکۆ کە لە 1916 بوو و لە ساڵ 1920 حکوومەتی عێراقی دامەزرا. ئەو کاتە کێشمەکێشێکی زۆر هەبوو لە بینی فەڕەنسا و بەریتانیا و تورکیا لەوەی کە تورکیا داوای ئەکرد کە ویلایەتی مووسڵ بەسەر بە تورکیا بمێنێتەوە و ئەو کاتە وا دەرنەچوو نەتیجە دوا بڕیار لەلایەن فەڕەنسا و لەلایەن بەریتانیاوەدرا کە مووسڵیش بخرێتە سەر حکوومەتی تازە تەشکیلکراوی عێراق کە لە ساڵی 1925 ئەتوانم بڵێم ئەمە ئەم قەرارە دەرچووە لە ساڵی 1927 جێبەجێکرا. ئەو کاتە بە بڕی ئەوەی کە بڕێک لەو نەوتەی مووسڵ بۆ ماوەی 15 ساڵ بدرێتە حکوومەتی تورکیای ئەو کاتە تاکو قەرەبووی زیانەکانی لەو عملیە بۆ بکرێتەوە و مەرجی تورکیاش کاتی خۆی ئەوە بووەکە ئەگەر هەر کاتێک یەک پارچەی خاشی عێراق بکەوێتە مەترسی واتە تەقسیم بوون بێتە ئاراوە ئەوان ئەولەوێتیان هەیە لەوەی کە جارێکیکە تەماحیان هەبێت لەوەی مووسڵ ببێتەوە بە بەشێک لە تورکیا. ئەتوانین بڵین کاتێک لە ساڵی 1990 کە ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان و گەلانی عێراق بوو ئەو کاتە دەنگۆی ئەوە هەبوو یاخود جارجار ئەوترا کە ممکنە عێراق دابەش بێت. ئەو کاتە تورکۆغزال کە سەرۆکۆماری تورکیا بوو جارێکیکە ئەوەی باس کردەوە کە ئەوان لە هەر ئەگەرێک کە عێراق بێتە دابشکردن تموحیان لە مووسڵ هەیە و حەقی ئەوان هەیە کە مووسڵ داگیر بکەن و هەروەها لە ساڵی 2003 کە حکوومەتی بەعز ڕووخا دیسانەوە ئەو کاتە گەورە بەرپرسانی تورکیا یعنی ئەتوانین بڵین لە سەردەمی ئۆزال و لە سەردەمی عەبدوڵڵا گول کە ئەوش سەرۆکی کۆمار بوو و چەند جارێک لەسەر زاری تەیب ڕەجەب ئەردۆگان
و هەروەها لەسەر زاری داود ئۆغڵو کە ئەویش لە فترەی خۆی ڕێزوزرا بوو هەموو ئەمانە ئەم قسانیان دووبارە کردوتەوەی کە تموحی داگیرکردنیان لە مووسڵا هەبوو. دیارە تورکیا هەر ئەمە نییە ئەبینین پەلاماری قوبروسیا کاتی خۆی و قوبروسی کردە دوو بەش لەگەڵ قوبروسی یۆنانی قوبروسی تورکی تا ئێستاش بەو شێوەی ماوەتەوە و ماوەیەک لەمەوە پێش پەلاماری جەرابلوسیدا جەرابلوسیشی داگیر کرد. ئەمە بەپێی ئەم بەڵگانە بێت یاخوو بەپێی ئەم بۆچوونانە بێت دیارە سوپای تورکیا بۆ ڕزگارکردنی مووسڵ نهاتووە بۆ داگیرکردنی مووسڵ هاتووە بەڵام ممکن نییە لەم قۆناغی ئێستا لەم سەردەما و لە لێستا ئەوە ڕووبات چکە هەم حکوومەتی عێراقی هەموو هێزە نێودوڵەتەکان پشتیوانی ئەکەن بۆی سەقامگیر بێت و هەمیش لایەنە سیاسیەکان کە بەشێکی کەمی نەبێت پێشوازی لە سوپای تورکیا ناکەن و سوپای تورکیا لە هەر کاتێکە ئەو ئەمەلیە بکات دەبێتە هۆی ناسەقامگیری لە ناوچەکە و دەبێتە ئاڵۆزبوونی ڕەوشی ئەمنی و سیاسی لە ناوچەکە و ئەمە سەرێشەیەکی گەورە مشکلێکی گەورە هەم بۆ عێراق دروستەکە واتە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی بۆ مووسڵ و بۆ بەغا و بۆ کوردستان. جەنابێتە بەری فێگافێ گوتی ئەم وەکو یەکەتی نیشتیمانی کوردستان گەل هەندێنینین و هێزەکە بناوێ هێزە تورکیا بێتن سنوورین عێراقێ بازینیتون و بێت جهەکێ ئەمبیشین داگیر بکەتن نە ئازاد بکەت داگیر بکەن. 5 فراکسیۆنە پەرلەمانی کوردستانێدا بژین داخوازە هەندێک کرد و ئەف هێزە دەرکەبن و ئیدانە هاتناوانە کرد فراکسیۆن هەبوون و ئیدانە نەکرد بێدەنگی هەلبژارد خو بێدەنگ کری سەر وێ چەندێ جەنابێتە بینیتن و وەختێک دەهێت مێژوو تاریخ دێ ئەوان خالا بژیت ئەوێ وێگاوێک و جەنابێتت بژیت و ئەوێن وان فراکسیۆنا گوتین ئەوێن پەرلەمانی کوردستانی هەر 5 فراکسیۆنە یان بەر و واژی بێگومان من باز لە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و باز لە بەرژەوەندی گەلەکەمانەکەین باز لە پرۆسەی سیاسی لە عێراق و کوردستان و باز لە قۆناغێکی گەلک هەستیار دەکەین کە پرۆسی ڕزگارکردنی مووسڵە و هەر لایەنێک کە هاوکاری و پێشوازی لە سوپای تورکەکات ئەوە بۆ چوون و سیاسەتی خۆیەتی ممکنە ئەوان بەو شێوەیە پێیان باش بێت و بەرژەوەندی ئەوان لەوە بێت و ممکنە خوێندنەوەی ئەوان بۆ ڕەوشی منتیقەکە و سەقامگیر بوون منتیقەکە بەو شێوەیە بێت بەڵام بۆ چوونی ئێمە ئەوەیەکە جاریشکە تاکی دەکەمەوە هەر هێزێکی داگیرگەر بچێتە هەر جێگایەک بێگومان بۆ داگیرکردن ئەچێت بۆ زوڵم و زۆر ئەچێت و بۆ مەبەستی سیاسی و پلانی تایبەتی خۆیان ئەچن نەک بۆ بەرژەوەندی و خزمەتکردن و ئازادکردن و پێشکەوتنی خەڵکی سنوورەکە. زۆر باش دوهی هەولێرە پایتەخت هێزێک هاتە ڕاگەهاندنە ناوێ حەشدا عەشائیری و هەمی سەرۆک هوزێن پارێزگەها نەیناوە پشکدار بوون تێدا نێزیکی 15,000 چەکدار هاتینە کۆمکردن بدیف زمانێوانە کول شاشەیان ڕاگەهاندنێدا دگوت 15,000 چەکدار هاتینە کۆمکردنت ناوا وێ هێزێدا و داخوازە هەندێژیت کرد و هێشتا کو ڕێنباژێ ڕێمیسل بگەهنە وان هێزا وێ هێزێ حەشدا عەشائیری بۆ یەکێک و میسل بێتە کۆنتڕۆلکردن واناژ ڕۆلێکی مەزن هەبیتن بنابینی و هەبوو ناوا هێزیان زۆر حەشدا شعبی حەشدا عەشائیری و ئەوەل دوهی هەولێرێ هاتیە ڕاگەهاندن ئەتە ناوە شەڕێ کۆنتڕۆلکردنا میسلدا دێ ڕیپڕی ئێک بن و کێشەت بیت مەزنترژی لێ بێت. بەڵێ بێگومان ماوەی چەند مانگێک لەمەوە پێش بە بڕیارێکی سەرۆکی وەزیرانی عێراق هەیئەیەک دروستکرا بۆ دروستکردنی هێزی عەشایری مووسڵ ئەمەش لەسەر ئەساسی ئەو مەبدەئەی کە لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ خەڵکی مووسڵیش بەشداری بکات و خەڵکی مووسڵیش خاوەنی هێز بێت جگە لەوەی کەوەکو زوبات و ئەشخاص و سەرباز و ئەوانە لە سوپای عێراقیە هەیەە هێزێکی کەش کە هێزی ملی و محەلی لە پێکاتەی عەشایریەکان و لە پێکاتەکانی تری سنووری نینەوە دروست بێت و ئەمە بە پێ ئەو بڕیارە دروست بووە بەڵام بێگومان ئەمە ممکنە لە پرۆسی ڕزگارکردن سوودی لێ ببیندرێت وەکو ئەوەی کە لانی کەم ناوی لێ بنرێت کە خەڵکی مووسڵیش خەڵکی سنووری مووسڵیش بەشداریان کردووە یاخو بەشداری ئەکەن لە پرۆسەکە بەڵام بێگومان سەلبیاتیشی هەیە سەلبیاتەکەی ئەوەیە کە لە ئایندا ئەم هۆز و تیرە و تایفانە کە چەکدار بن ئایا نابێتە هۆی قوڵبوونەوەی کێشەکان چونکە
بەڕاستی لە تاریخە ئاشتەوایی کۆمەڵایەتی لە سنووری مووسڵ شێوێنراوە و هەموو پێکاتەکان لەسەر دەستی پێکاتێک کە عەرەبی سونێ زوڵمیان لێکراوە و غوبنیان لێکراوە و ئەبینین کە چکارە ساتێک دایان جار بەسەر برایزیدەکانمان هاتووە و هەروەها چۆن شەبەک بە زۆر بە عەرەب کراوە و هەروەها چۆن کاکەی مەحروم کراوە و هەروەها چۆن برامەسیحیەکان مەحروم کراون و ئازادیەکانیان لێ داگیر کراوە و چەندین حاڵاتی کەش دیارە لە هاتنی داعش ئەم غوبن و زوڵم و زۆرداری زیاتر قوڵ بوویەوە گەیشتە ئەو ڕادەیە کە کوشتار و تێکدانی مەزار و شوێنە پیرۆزەکان و هەموو ئەوەی کە بۆ تەسفیەکردن و سڕینەوەی هەموو پێکاتەکانی کە پلانێکی وایان جێبەجێ کرد کە بە نزیکەی ملیۆنێک خەڵک ئاوارە بوو لە سنووری مووسڵ و بە هەزاران کەس شەهید بوو بە هەزاران کەس کەوتە بەردەستی داعش و ئەسیر کرا وە کارەساتی جینۆسایدی و کوشنگاری لێکەوتەوە کۆڕێوی گەورەی وەکوی مەسیحەکانی لێکەوتەوە هەموو ئەمانە ئاشتەوایی مووسڵی خسۆتە مەترسی ئەگەر هۆز و تیرەکان چەکیان بەدەست بێت و ئەم برینە قوڵەش لە بینی پێکاتەکانی مووسڵ هەبێت بێگومان ئەمەش جێگای مەترسیە بەڵام بێگومان ئەوە ئەکەوێتە ئەستۆی ئەو دەسەڵاتەی کە دوای پرۆسەی ئازادکردنی مووسڵ دەسەڵاتی هەیە لە مووسڵ ئەنجا ئەو دەسەڵاتە دەسەڵاتی ئەمنی و پۆلیسە یاخود دەسەڵاتی ئەسکەریە یاخود دەسەڵاتی حکوومەتی مەرکەزیە یاخود دەسەڵاتی ئیدارەی محەلی مووسڵە هەر دەسەڵاتێکە بێت ئەرچێکی گەورەیەکێتە ئەستۆکە بەر لەوە بگرێت ناکۆچەکان بەلولەی چاکان زیاتر قوڵ بنەوە و چونکە مووسڵ لە دوای ئەوە پێویستی بە ئاشتەواییە پێویستی بە هادیکردنەوەیە پێویستی بە ئارامکردنەوەیە نەک ئەوەی کە پێویستی بەوە هەبێت ناکۆچەکان بەلولەی چەکێک لا بکرێتەوە تاکید ئەم دێ هینە پرۆسا پشتی ئازادکردن لێ ئەم دێمینین حتا کادێ چاوە ئازادکردن هەبیت تێتە گوتن و ئەدبیت شەڕێکی مەزن الپارێزگەها میسل بێتەکردن و دبیت ڤەکێشانژی هەبێت یعنی کا ڕۆژایە هەفتیایە هەیڤەکێ دوهەیڤە حەدا داویە تێتە گوتن و دێ شەڕێکی مەزن هێتەکردن حتا میسل ڕزگار بیتن ئەب تەمامی ئەب قەزا و ناحی گوند و حتا داویەوە جنابێتە چاوت بینیت دێ شەڕێکی مەزن میسل هێتەکردن حتا ئازادت بیت دێوەکی شنگارێ زۆربەیە میسل هێتە وێرانکردن دێ تەخت بیت گەلعەردی یان دێ میسل ئەفساناهی چێ بیتن و بیت ئەڤا هاتیە گوتن حتا vێگاڤێ یعنی هەند و نەبیتن بێگومان هەموو ئامادەکاریە کراوە بۆ شەڕێکی گەورە و بەڵام لەگەڵ ئەوەشا مەرج نییە شەڕی گەورە هەبێت یاخود لە هەموو جێگایەک شەڕی گەورە هەبێت چونکە لە ڕاستیە ماوەیەکی زۆرە هەم هێزە هاوپەیمانەکان زۆر بە چڕی و خەست و خۆڵی لە توانا سەربازیەکان و بنکە و بارەگا و مەرجەب و تەقەمەنی و مەسئول و بەرپرسەکانی هێزەکانی داعش ئەدرێوە ژمارەیەکی زۆریان لێ لە ناو چووە یاخود تەقێنراوەتەوە و توانای سەربازی داعش زەربەی زۆر گەورەی بەرکەوتووە و ئەو توانایی نەماوەکە وەکو یەکەم جار هات یاخود ساڵە پێشێ ساهەی بوو بەڵکو توانایەکی یەکجار زۆری لەدەست داوە ئەمە یەک دووش دەستپێکردنی شەڕ بێگومان چاوەڕوانی هەردوو حاڵاتەکە ئاکرێ ئەگەر دوژمن لە مەیدانی شەڕ زوو بشکێت ئەوە شەڕی کەم ڕوئەدا و شەڕی بچکۆلە ڕوئەدا ئەگەر دوژمنیش مقاومە بکاتوە بیەوێت بمێنێتەوە بێگومان شەڕی قرس ڕوئەدا بەڵێ چاوەڕوانی ئەوە شەکرێت مووسڵ زیانی زۆری بەرکەوێت چۆن لە ئەنبار یاخود لە شنگال یاخود لە شوێنەکانی کە بەڵام بڕیارەکە وایە ئەوەی کە ئێمە بیستمانە محاولە ئەکرێت کەمترین زیانی بەرکەوێت بەڵام بە تەبیعەتی دوژمن من پێم وایە زیانی زۆر بەرەکەوێت چکە دوژمن هەم ئەو شوێنانە کە ئەکا بە مۆڵگە و درعی خۆی کە ڕەنگە مراعات بکرێت لە شەڕاکە زۆر لێ نەیرێت مەسەلەن وەکو خەسەخانە وەکو قوتابخانە وەکو مزگەوت وەکو شوێنە گشتەکان دەوایری حکومی وەکو گەڕەکە شعبیەکان یعنی ممکنە تەنانەت خەڵکیش بکا بە درع بۆ خۆی لە کاتی شەڕا ناچارە بێت ئەو کاتە ئەو هێزەی کاچێتە مەیدانی شەڕ بۆ لە ناوبردنی دوژمن بۆ شکست پێنانی دوژمن ناچارەکە لەو جێگایانە بات و ئەو جێگایانە زیانی پێگا لە ئەنجامە و بێگومان ڕۆژانە دەیان تەن و بگرە سەدان تەن بۆمب و تەقەمەنی لەسەر ئەرزی
نینەوە ئەبارێت ئەمە بەرشوێ ئەکەوێت هەمووی بۆ هەدەف ئەچێت باشە خۆ ئەمە بەربینا ئەکەوێت بەرجادە ئەکەوێت بەرپرد ئەکەوێت ئەو شوێنانی پێ وێرانە بن بەڵام ئەمە تەبیعەتی شەڕە یعنی تۆ بۆ ڕزگارکردنی مووسڵ لەو داعشە دڕەش و درڕندەیە بەگوڵ ڕزگار ناکرێت بێگومان بە ئاگر ڕزگارەکرێت بەتەکیت و حاڵاتێکی کە شەیە لە ڕاستیە کە ئەمەش ئەتوانم لە سەبەبێکە بۆ ئەوەی دائیمەن لەو شوێنانەی کە شەڕی داعشی تیا بێت زۆرترین وێرانکاری تا دروستە بێت هێزەکانی ئەوان بە ئالیات و ئاگر کەمتر شەڕەکەن ئینتیحارین و خندەقیان لێدا و خۆیان شاردۆتەوە و لە شوێنەکانە خۆیان قایم کردووە قەناز بەدەستن ینی مخەفەفەن ئەوانەی کە خۆیان لۆغم ڕێژ کردووە یا تیانتی ڕێژ کردووە و لەم حاڵەتە هێزی پیادە بۆ ئەوەی کە خەساری کەم بێت کەمتر لە پێشەوە بەکارێنرێت لە پێشە بە ئاگر ئەو جێگایە ئەسووتێنرێت ئەنج هێزی پیادا چێت یان ئەمە لە عیلمی عسکەریا پێڵێن قوەی ناری ینی هێزی ئاگر ڕۆڵی خۆی ئەبینێت ئەو جێگایە ئەسووتێنێت و دوای ئەوش هێزی زەمینی ئەچێت داعشت ناوا میسلدا چ ڕەوشەکێدایە هەوە ئاگەهداری سەر هەیە کا داعش ماینە کێ ماینە بیانی ماینە داعش خەلکی سڤیل ئەوێ مات ناوا میسلدا تینیت کارتنیت بژین ڕاهێنانێ پێتکەت بووەکێک و ڕۆبەڕۆی هەمی هێزەکە دیبن ئەوە و بچیتن کۆنتڕۆلا میسل بکات هەوە چه ئاگەهداریەک سەر هەیە بە پێی ئەو سەرچاوەی زانیاریانەی کە بە ئێمە ئەگات لە ناو مووسڵ لە ڕاستی هێزەکانی داعش زۆریان کەم کردووە ئەمەش بە چەند سەبەبێک بەشێک لە بیانەکان لە بیدایەتە کشاونەتەوە ڕۆشتون کە ئەوەش جێگای گومانە بۆ کوێ چوون یەک ئەڵێ بۆ لیبیا چووە یەکەڵێ بۆ کوێ چووە بەڵام لە کوێ ڕۆشتن چێ هاوکاری کردن چۆن عبوریان باشە با بڵێن لە بینی سنووری عێراق و سووریا حدودێک نەماوە بۆ داعش بەڵام لە سووریا بەولاوە کێ هاوکاری کردن چۆن گەشتنە لیبیا چۆن گەشتنەوە ئەوروپا جاری وهەیە لە ئیخبارەکان ئەبیسید ئەڵێ ئەوەندە سەد کەس لە تیرۆریستان گەڕاونەتەوە بەریتانیا ئەمە بە کوێ ڕۆشتن بە ژێر ئەرز ڕۆشتن بەسەر ئەرز ڕۆشتن بەسەر بەحر ڕۆشتن لە کوێ ڕۆشتن ئەمانە هەمووی جێگای گومان و پرسیارن کە جاری وایە ئەوترێت مەسئولە بەرزەکانیان ئەگوێزرێنەوە یەکانی ئەمانە هەمووی تەمەناکەم وانە بێت بەڵام ئەگەر وابێت کەواتە ئەم بەڵایە ئەسوڕێتەوە بەسەر میلەتێکی کەش و دوجار بەڵایکی کەش بۆ میلەتێکی کە دروستەکەن لعبەکە چێگیریە بە لعبەکە چێگیریە وەختی ڤیادێ بەردەدە تا وەختی ڤیادێت تا کێشیتە بڵێ ئەمە سیناریۆکان بزانەکە لەکوێی کە دووبارەیەکەنەوە دیارە داعشیش ساحەبێکی هەیە و ساحەبەی لعبەکەی و یاری پێکات لە هەر جێگایە کە بیاوێت و لە ڕاستی هێزەکانی دوژمن زۆریان کەم کردووە بەشێکی چۆتە ماڵەوە بەشێکی لە مەیدانی شەڕماوەتەوە بەشێکی کوژراوە و بەڵێ عدەدی دوژمن واتە هێزەکانی داعش لە چاو جاران زۆر کەمی کردووە و هەر ئەوەشەکە خۆشیان قەنەعەتیان وایە کە بەرگری تەواویان پێ ناکرێت ڕەنگە هەنێ مەوقعیان هەڵبژار بێت بۆی کە دوا بەرگریتیا بکەن بەڵام لەگەڵ ئەوەش من وەکو ڕای خۆم بە تەجروبەی ژیانی پێشمەرگایەتی و ئەوەم هەرگیز نابێت بە پچووکی سەری دوژمن بکرێت ئەگەر کەسێکیش بمێنێت ئەبێ حسابی بۆ بکرێت زۆر باشە تبینی خەلکی میسل ئەوێ مای دێمینتە ناوا میسلدا بۆ بەرگیریکردنێ و بۆ دیاریکردنا کەسێن داعش و دەستت گەل داعش یانژی دێ ئاوارە بن دێ قەستا هەندێک جەهاکەن و دوێت بزیترین دەمیانە بژین باشترین شێوە پێشوازی لێ بێتەکردن بێگومان ئەوەی کە خەڵکی سڤیل ئێستا لە ناو مووسڵ بێت تووشی حاڵاتێکی ناخۆش بووە ئاوارە بوون بۆ ئەوان هەم زەحمەتە ماڵوێرانیە و هەمیش ڕێگایەک نییە لێوەی ڕابکەن و ئاوارە ببن لەگەڵ ئەوەش زۆر جار کە ئاوارە ئەبن ڕێگا هەیە و ئەوەی کەسانی داعش بن یعنی بڕۆنەوە جێگای خۆیان بەڵام ڕێگانیە کە خەلکی سڤیلی پارێزگاکە لە پارێزگاکە هەڵێ بڵێ دیارە ئەوە مەترسی ئەوەی لەکرێت کە داعش وەکو درعێ خەڵکی سڤیل بێڵێتەوە بۆ مەبەستەکانی خۆی لەلایەکی کەش خەڵکەکە زۆرە ینی تۆ ئەگەر مووسڵ نفوسی 3 ملیۆن و ئەوەیە ئەگەر ملیۆنێکی ئاوارە بێت 2 ملیۆنی ماوە 2 ملیۆن ڕووکاتە کوێ و نەتوانێت بە سیارە بڕوە نەتوانێت بە ئازادی بە پێ بڕوە بە دزیەوە ئەگەر لە کەلێنێک کۆ فرسەتێک بێنێ ڕابکات لەبەرەوە
ژیانی ئاوارەیش قورس بۆ جگە لەو زۆر جار لە ناو ئاوارەکانیش داعشی تیا ینی داعش خۆ خزێنتە ناو ئاوارەکان و خۆی ئەکا بە ئاوارە بۆی دەرباز بێت کامەش پلانیشکەی داعشە و لەگەڵ ئەوەشە ینی چاوەڕوانی ئەوە ئەکرێ لە کاتی شکستی گەورەی داعش خەڵکی ناو مووسڵیش ئینتقامی خۆیان لێ بکەنەوە چکە بەشی هەرە زۆری خەڵکی داعش باوکی کوژراوە بەدەستی داعش کچی کوژراوە کوڕی کوژراوە زەرمەند بوون عەزابیان چێشتووە سەرانیان لێسەندون زوڵمیان لێ کردوون هەموو ئازادیەکانیان لێ داگیر کردوون بۆیە ممکنە ئەو زوڵم و زۆرەی کە ئەوان کردویانە نەتیجە هەڵگەڕانەوەی تیابێت نەتیجەوەی تیابێکە وەکو ئەوی کە پێشتریش هەبوو گروپ هەبوون ئەوانە شۆڕشێ بکەن لە ناو خۆیانە دژی داعش چاوە دێ داعش اعترافێکت یانم بێژین دێ دەستێت خۆ داهێلیت و بێژیتن ئەس تەسلیم بووم ئاڵایە سپی ڕاکەت و بێژتن بەلێ ئەو داعشاوەکی گوامە کوردیت بێژین ئەو وێنێ مەزنێدایە خەلکێکی و جیهانێ بگشتی العێراقێ نەما ڕۆخیا هەرفت یانژی ئەو داعشێن vێگاڤێ هەین دێپڕی هەکێدی و سەروبەرەکێ دی دهێنێت ناوە گڕۆپێن خەلکیدا و دێ پێشوازی لێ هێتەکردن و بیت ئەم ژینە نیاسی لە ڕاستی هێز کەشکە هەموو شێوازێک بەکارێنێت تەسلیم بوون بەکارێنێت خۆشاردنەوە بەکارێنێت لەوانەیە هەیان بێ ئینتیحاری بکە خۆی بکوژێت ئەوەندەی جەریمە کردووە نەوێرێ خۆی تەسلیم کات هەموو شێوازێک بەکارێنن بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمەش ناکاتە ئەوەی کە بڵین لە دوای پرۆسێ ڕزگارکردنی مووسڵ خاڵی بوو پاکرایەوە لە هەموو تیرۆریستێک و لە هەموو ئیرهابیەک لە ڕاستیە لە دوای پرۆسی ڕزگارکردنی مووسڵ پاکردنەوەی مووسڵ لە تیرۆریستان و لە پاشماوەی تیرۆریستان کارێکی ئاسان نییە ئەوە دیارەبێت لە دوای ئەوە هێزە ئەمنیەکان ئەو هێزانەی کە تایبەتمەندن بەو کارە ئەو کارە جێبەجێ بکەن بەڵام بێگومان پان و پۆڕی و زۆری دانیشتوان و فراوانی جوگرافیای مووسڵ و ئەو هەموو لێرەوار و شی و دۆڵ و دەشت و مەزرعی کە لە سنووری نینەوە هەیە ئەمەش مەجالیتیا هەیە کە تا ماوەیەکیش بێ ئەوانە خەڵکیان لێ خۆی بشارێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کە دەسەڵاتەکەیان ڕووخا ئەیترە و کاتە هێزەکانی کە لە مووسڵە ئەمێنەوە یاخود لە ئەترافی مووسڵە ئەمێنەوە بێگومانێکێک لە پلانەکانیان ئەوە بێت پاکردنەوەی بە تەواوەتی ناوچەکە زۆر باش الوی دەمی ئەم دێ دەمێ مایی ئەم دێ بەحسێ پشتی کۆنتڕۆلکردنا میسلکەین بیت گەلێک خەلک بێ نەگرتن وێ تهمەتێک و داعش بووینە و فعلەنجی داعش بن یانجی ئەو خۆ ڕادەستی هەر هێزەکە دیە ئەمنی بکەن یاکو بوو کۆنتڕۆلکردنا میسلڤە بچیتن فەرە چاوە سەرەدەریت گەلوی کەسی بێتەکردن ئەوێ داعش محکەمەت گەل بێتەکردن تەسلیمی وا بێتەکردن ئەوێن کو فلانی زۆڵم لێدی کری چاوە سەرەدەریت گەل بێتەکردن حاڵەتانە ئیشی جیهاتی ئەمنی و قانونە بێگومان جیهاتی ئەمنی کە یاسای مکافحەی ئیرهاب هەیە لە عێراقا و چۆن لە کوردستان دژە تیرۆر هەیە و هەروەها یاسا و ڕێسای کە هەن و دادگا و لێکۆڵینەوە هەیە و ئەمانە ئەتوانن تەتەڵی ئەو مۆزوعانە بکەن و کۆمەلگا پاپکەنەوە لەو کەسانەی کە تاوانبارن بە کردەوەی تاوانباری و لە ڕیزەکانی داعشا دەوریان هەبووە یاخود بەشداریان هەبووە یاخود لە هەر کارێکی تری تاوان دەوریان هەبوو بێت پشتی کۆنتڕۆلکردنا میسل فەرە چاوە حکم ئەلمیسل بێتەکردن کی خەلکی میسل بڕێڤە بەت کی ببیتە سەرپەرشتی میسل پارێزگارە بزڤڕیتەوە وەکی بەرێ یان حکمێکی عەسکەری بێتەکردن یان هەرێمەکە سەربەخۆ بێتە دروستکردن ئەم دێوا بەرسەوە ژەنا بێتە وەرگرین پشتی ئەمل ناوبەڕێ ڤەتگەڕین گەلمە بن بینەران پشتی ناوبەڕێ تەمامی ئایڤارە بادینانە مزگەینیەکانی ژێ کۆمپانیا ئەمستردام هەر هاوڵاتیەکی مۆبایلەکە ژووری ئەمستردام بیوان بکڕیت دێ مۆبایلەکە دی S1 یان S2 وەکو دیاری وەرگریت هەر مۆبایلێکیان ئەکسسواراتێکل دەفمە بهێتەکڕین دێ ناوی چیتەت بشک کێشانێدا دیاریژی 20 مۆبایل ژە مارکە ئەمستردام بیوان
ترومبیلکا کیا کارس یا مدل 2016 یا خیزانیه دم جوانی پشک کشانه دست بیکا سالانیه ویدلی ویج دست خونه که استا کمپانیا امستردام بکه بۆ ریکلامکردنێ لێ کەناڵێ بادینان سات پەیوەندی بڤان ژوماران بگەن. وەگەڕانەکە بوو تەمامیە مامۆستا مەگوتی پشتی کۆنتڕۆڵ کردنا میسل فەرە چاوە حکم میسل بێتەکردن پارێزگارە بزەڤڕیتەوە حکمێکی عەسکەری هەبیتن یان میسل نەیناوە ببیتە هەرێمەکە سەر بەخۆ. بڵێ پرسیارێکی جوانەوە پرسیارێکی مهمە گرنگە کە دوای شەڕ و شۆڕێکی زۆر دوای قارەمانەتی هێزی پێشمەرگە دوای ژمارەیەکی زۆر لە شەهید و بریندار و ڕەنجی پێشمەرگە دوای ئاوارەبوون و دەربەدەربوونی ملیێنێک هاوڵاتی کە هەرە زۆری ئەوانە کوردن و دوای کارەساتی شنگال کە بزانین چارە نووسی مووسڵ لە دوای ڕزگاربوون چی بەسەردێ بێگومان بەداخەوە تەمەنای ئەومە ئەکرد کە پێش ئەوەی کە هێزی پێشمەرگە بەشداری بکە لە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ ئیتیفاقێکی سیاسی لە بینی دەسەڵاتدارانی هەرێم لەگەڵ حکوومەتی مرکزی بەغا لەگەڵ هاوپەیمانەکان بێتە جێبەجێکردن کە بەرچاومان ڕوون بێت لە دوای ئەم هەموو مانگوبوون و هیلاک بوونە نەتیجەمان چێ بێت چکە بەرئەنجامی هەر شەڕێک نەتیجەکەی ڕێکەوتنە دەستکەوتە دەستکەوتیش لە چوارچێوەی ڕێککەوتنە ئەگەر دەستکەوتێک لە چوارچێوەی ڕێککەوتنە نەبێت زەمانەتی نییە و ئەو دەستکەوتە ناچەسپێت و بەردەوام هەڕەشەی لەسەر دەبێت بێگومان هەمومان ئەزانین کە ئێستا مووسڵ بەو شێوەی خۆی ماوەتەوە هیچ ڕێککەوتنێک نەکراوە نازانین ئەمریکا چی ئەکات نازانین بەغا لە داهاتوە چی ئەکات نازانین هەرێمی کوردستان لە داهاتوە چی ئەکات لە سنوورەکە جگە لەوەی کە ئەمە لە مەرحەلەی یەکەم نەکرا ئەمە توانم بڵێم مشکیلەیەکی گەورە بۆ مووسڵ بەجێ ئەمێنێت لە دوای ڕزگارکردنی و چونکە هەموو ئەو هێزانەی کە بەشداری لە ڕزگارکردنی ئاکەن تموحی و تموح و بەرژەوەندی و ئەجندای سیاسی جیاوازیان هەیە ئەوانەشی کە بە زۆرە ملی ئەیانەوە بێنە ناو ساحەکە وەکو تورک دیسانەوە ئەوانیش تموح و ئەجندای خۆیان هەیە کە یانەوێ بێن لەو کێشمە کێش و ململانەیە ئامانجەکانی خۆیان بەدەست بێنن تا ئێستا ئەوەی کە دیارە جگە لەو کێشانەی کە لە ناو حکوومەتی خۆجێتی واتە محەلی مووسڵا هەیە حکوومەتی محەلی مووسڵ خۆی ماوەتەوە و ئەنجومەنەکەی خۆی ماوەتەوە و بێگومان بەم ساتە وەختەش کە پرۆسەکە زۆر نزیکە بڕوان ناکەم هیچ گۆڕانکارێکی بەسەرا بێت ئەگەر گۆڕانکاریش بێت ئەشخاصان ناکاتەوەی گۆڕانکاری لە شێوەکەیا بێت ئەم شێوەیە تا ئێستا ماوەتەوە بەڵێ قسە لەسەر ئەوە کرا کە مووسڵ بکرێت بە هەرێمێک یاخود چەند محافەزەیەکی لێ دروست بکرێت بەڵام لە ڕاستی ئەمە تەنها قسەیەکە و گەلێک جار وتراوە و ئەویش هەر لایەنێک بە پێی مەسلحەتی خۆی لێی ئەڕوانێت هەر لایەنێک بە پێی مەسلحەتی خۆی هەوڵی بۆوەدان بۆ یەکە ئەو مشکلێ بەجێ ماوە دوجار بۆ ئەو هێزانی کە بەشداری ئەەکەن لە پرۆسی ڕزگارکردنی مووسڵ و بەجێ ماوە بۆ بەغا و بەجێ ماوە بۆ خەڵکی مووسڵ و دەبیتە مشکیلە کاتیشی ئەو مشکلێکی زۆر گەورەیە بە تایبەتی بۆ ئێمە کە ناوچەیەکی زۆری کێشە لەسەر بووەکان مناتق ممتاز عەلەیها کەوتۆتە ئەو سنوورە و پشتێنەیەکی دوور و درێژ لە سنووری دەشتی نینەوە تا ئەچێتە خۆر ئاوای دیجلەوە ئەچێتەوە بۆ شنگالی خۆشەویست لە ناو ئەو کێشایە و ناو کێشمەکێشی ئەو کێشایە و ئەوە ئەبێتە ئەو مەلەفە
قورسانەی کە لە داهاتووە ڕوبەڕووی دەسەڵاتدارانی هەرێمە بێتەوە. ئەفروکە حکمی عێراقی بەدەستی شیعادایە، شیعە حکمی العێراقیتکەن هەمی عێراقی دوو هیژی ئێکش بەر پرسێن سنە دگوتی و سنە بگشتی ئەت ناوە عێراقەکێدانە وەکو هێتی موسێوی بێ دایک و باب دەستی شیعادانە سنە بگشتی پارێزگەها نەینەوە دێ بشین دێچەوە تەقەبلە حکمەکی کەت و دەستی شیعادا بیت دێ تەقەبلاوی حکمیەتەکردن تایبەت هەکەر حەشدا شعبی پشکداری کۆنتڕۆلکردنامی سلبیت. لە ڕاستی ئەگەر خەڵکی مووسڵ بیتوانایە مووسڵ ڕزگار بکات و خەڵکی مووسڵ لە سەرەتا بۆ خۆیان پێشوازیان لە هێزەکانی داعش نەکردایە و نەبوونایە بە پشتیوانی و لەشکری زۆری داعش لە خەڵکی سنووری مووسڵ دروست نەبووایە بە تاکید ئەیانتوانی ساحەبداری و خاوەنداری سنووری خۆیان بکەن. بەڵام لەبەرەوەی سنووری مووسڵ نەیتوانی ئەو هێزە بێت بۆ پاراستنی سنوورەکەی خۆی و بوو بە بەشێک لە داعش بەشێکیان هەمویان نەهڵبەتە خەڵکی تێکۆشەریان تایە شەیدیان داوە فەرماندەیان تایە بەرپرسیان تایە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەی کە نسبەتێکی زۆر لە سنوورەکە هاوکاری داعش بوو و ئەمە بۆ ئەوەی کە عێراقیش قبول ناکات محافەزەیەکی گرنگی وەکو نینەوە کە محافەزەی دووەمە و سەرچاوەی سەقامگیر بوونی ئەمن و ئاسایشە لە عێراقا لە ژێردەستی داعشا بێت ئەو هێزەی کە دێ ڕزگارێکە ئەبێت چێ بێت ئەگەر مووسڵەکان خۆیان ڕزگاری نەکەن ئەگەر جێشی عێراقی نێت و هێزەکانی تیژ حشتی شعبی هەیە حشتی یەزیدی هەیە حشتی وەتەنی هەیە حشتی عەشایری هەیە هەپەژە و هەپەگە و ئەم هێزانەی تر هەن لە شنگال هەموو ئەمانە هەن و بەشێکیشیان لەوانە مووسڵین یعنی خەڵکی سنووری مووسڵن ممکنە حشتی شعبی بێ بەڵام خەڵکی تەلعەفەر بێت خۆ تەلعەفەریش بەشێکە لە مووسڵ حشتی وەتەنی بێت بەڵام هیسادی نینەوا بێت حشتی عەشایری بێت بەڵامی عەشایرەکانی مووسڵ بێت یعنی ئەمە کەسیش نەچووە ئیسیفتایە بکات لە مووسڵ بزانێت ڕازیە کێ بەشداری کا و کێ بەشداری نەکات لە هێزە محەلیەکان مەبەستمە بۆ چوونی سیاسیە هەڵوێستی سیاسیە مەسەلەن من بۆ پێم باش نییە فڵان هێز بەشداری کات ئەڵێم خەڵکی مووسڵ پێی باش نییە لە مەسلحەتیان نیە فڵان هێز بەشداری بکات ئەمە ئەکەم بە ڕای عامە بەڵام لە ڕاستیە ڕای ئەمە ئەوەیە کە ڕای خەڵکی مووسڵ بێت و خەڵکی مووسڵ بۆ خۆیان جارێکە پێویستیان بە خاوەنێکەیە خاوەنیان نییە تاکو بتوانێت تەمسیلێکی حەقیقی مووسڵ بکات و بەداخەوە سونیەکان خۆیان دابش بوون بەشێکی سەر بە تورکایە بەشێکی سەر بە بەغایە بەشێکی مستەقیلە بەشێکی لەگەڵ هەرێمان ڕێکەوتووە بەشێکی لەگەڵ قەتەرا ڕێکەوتووە بەشێکی لەگەڵ سعودیە ڕێکەوتووە یعنی خۆیان دابش بوون ئەوە خۆیانە نەیانتوانیوە یەک بگرن مەرجەعێک بۆ خۆیان دروست بکەن هێزێکیان هەبێت سنوورێکی بەپیت و فراوان و استراتیجی و تاریخی و حەزاری وەکو مووسڵ بپارێزن و ڕادەستی دوژمنێکی سەرسەختی وەکو داعشی نەکەن بۆ یەکە لەو ڕۆوە لە ڕاستی من پێم وانێ کۆنتڕۆڵ بکرێت کە ئەو هێزانێک بە تایبەتی هێزی محەلیە مەنع بکرێن لە بەشداری بوون پێم وانێ کۆنتڕۆڵ بکرێت وەزعەکە بەو شێوە بێت ئەگەر لە داخلی مووسڵیش کۆمەڵەش کۆنتڕۆڵ کرێت لەو هەموو ئەرزە فراوانە کۆنتڕۆڵ ناکرێت بۆ نمونە یعنی برای یەزیدیەکان بۆ مافیان نەبێ بچن لە سەتا چلی شنگال ماوە ڕزگارکرێت ڕزگاریکەن چی ئەتوانێت ڕێگەیان لێگری ئەگەر ئەوان هێزیان هەبێت و بچن ڕزگاری بکەن هی هەر کەسێک بیت ئەوژی پتر شارەزا بن الویجی زانندێ چاوەهێن و ماڵی خۆیانە مەملەکەتی خۆیانە زێدی خۆیانە مەڵکی خۆیانە حیاتی خۆیانە قەبرستانی باو باپیری خۆیانە ئەچۆ یعنی کەس ئەتوانێت ڕێگا لە تەلعەفەرەکان بگرێت بێت تەلعەفەر ڕزگار بکەن کەس ئەتوانێت ڕێگا لە یەزیدیەکان بگرێت چن بەشەکەی تری شنگال کە ڕزگار نەکرا و ڕزگاری بکەن کەس ئەتوانێت ڕێگا لەو سونیانە بگرێت کە ئەیانەوێ مووسڵ ڕزگار بکەن نهێڵ ڕزگار بکەن هەر ناوێکیان لەسەر بێت بەڵام هێزی دەرەکی نا هێزی دەرەکی ئەمریکا جایە ئەمریکا هاوپەیمانەکانی لە یەکەم ڕۆژ کە داعش هات و ڕووی کردە کوردستان و هەرێمی کوردستان کەوتە مەترسی و مەخموریان گرت و هاتن بەرەو بەعشیقە و هاتن بەرەو زومار و زوماریان گرت و کارەساتی شەنگا ڕوویدا هێزی هاوپەیمان فریای ئێمە کەوت ئەوان حەقیانە جگە لەوەی قانونیان و ئەخلاقیان ئەمریکا مەسئولە لە وەزعی عێراق و مەسئولە لەوەی کە
سەقامگیریت یا دروستکات مەسئولە لەوەی پشتیوانی هێزە شەرعیەکان کات لە عێراقا بە کوردستانیشەوە هەندێکش هێزێن عێراقی ئەڤروکە وەکی بوو چۆنە جەنابێتەنینن یعنی وسات بینن و چاوە تورکیا بەری vێگاوێک و جەنابێتە گوتی هێزەکە بیانیە و داگیرکەرە وسات بینن و ئەم بژین هەفپەیمانجی داگیرکەرن نە ئەوە نیەن و هاتین ڤاکەسە پارێزن و ئەم بژین سنوورێکی بوو داعش بدە دانن و وێرێزی لە دەرنەچیت هەفپەیمانجی مانەم یا بیانیە ناچیتە خانە داگیرکردنا تورکیادا یان فەرقیەکە مازنت گەلێک ئەمە مەوزوعەکە گەڕێتەوە بۆ سەردەمی بڕیاری ڕوخانی نظامی سەدام حوسێن 2003 ئەو کاتەش ئەمریکەکان نیانە ڕزگارکردین یاسایەکیان دەرکەوتیانە یاسای داگیرکردنی عێراق بەڵام مەسئولیەتی نێودەوڵەتی لە ئەستۆی ئەمریکایە ئەنجا ڕزگارکەرە یا داگیرکەرە ئەبێ بێت ئەم عەرزە پارێزێت چکە ئەو نظامی پێشووی سەر لەبەری ڕوخاندووە و نظامێکی تری دروست کردووە و ئیتفاقی لەگەڵا کردووە کە پشتیوانی بێت و بەپێ ئەو ڕێکەوتنەی کە لە بینی عێراق و ئەمریکا هەیە لەکوێ عێراق پێویستی بە ئەمریکا بێت ئەبێ هێزی ئەمریکا بێت پشتیوانی بکات لەم حاڵاتە بە پێی موافقەی پەرلەمانی عێراق ئەو ئیتفاقی کراوە و پێی ئەو ڕێکەوتنامانەی کە لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی ئەمریکیە هەیە ئەو هێزە هاتووە و بەبێ ئەو هێزە هەموو عێراق وێرانە بوو یعنی ئەو هێزە ئەتوانین مەرحەلەیەکەم ڕێین داگیرکەر بووە بۆ کورد ڕزگارکەر بووە بۆ سونە داگیرکەر بووە بۆ شیعەش ڕزگارکەر بووە چکە نظامی سەدام حوسێن بەڵایەکی گەورە و دیکتاتۆرێکی خوێنمش بووە بەڵام لە ئێستا وەڵا فریاد ڕست بوو ئەگەر هێزەکانی ئەمریکا نەهات نایە و هێزە هاوپەیمانەکان نەهات نایە گەورەترین مەترسی لەسەر هەرێمی کوردستان بوو خەتەر کەوتە سەر هەولێر کە پایتەختی کوردستانە خەتەر کەوتە سەر ئەم شارە کە دۆهۆکی خۆشەویستە ئەو هێزانە کە هاتوون مەسئولیەتێکی نێودەوڵەتی و ئەخلاقیان لە ئەسوێ و داعش تەنها هەڕەشەش نیە تەنها بۆ عێراق و کوردستان هەڕەشیان لە ئەمریکا کرد هەڕەشیان لە ئەوروپا کرد دەیان کاری ترۆریستیان لە ناوماڵی ئەوروپا کرد و دنیایان شڵەقان و بوونە مەترسێکی گەورە لەبەرو ئەمە هێزێکی پڕ مەترسیە بۆ کوردستان بۆ عێراق بۆ ناوچەکە بۆ سووریا بۆ ڕۆژئاوا بۆ بەعامی شەرقی ئەوسەد و وڵاتی ناوەڕاست و بۆ هەموو جیان بەرنامەدا هەیە و ئیکەم پێنگاف بێتە هاوێتن پشتی کۆنتڕۆلکردنا میسل هەندێک کار هات بنەدانان نمونەیە ئێکێ هات بیتە دانان دێ چاوە ئاشت بوونەوەیە ناوبینە خەلکی میسل بخۆ دەهێتەگرن دووەم ئاواکردنا میسل سێم خزمەت گوزاری بوو میسل پرۆژەیەکی هەوسا هەیە یان هەما vێگاوێ مەدوێت ڕزگارکەین و وەکی شنگارێ حتا vێگاوێ کودوی شێوەی دەبیت خەلکێک نەزڤڕیەوە ئاوەدانی لێنینە کارەبا لێنینە جادەنینە ئەم بژین کۆڵان و حتا داوی وێرانە خانی وێرانە لە ڕاستی من پێم وایە ئاوەدانێکی زۆر ڕوئەکاتە مووسڵ ئەگەر ئاسایش سەقامگیر ببێت ئەگەر کاری تیرۆریستی لاواز بکرێت و بنبڕ بکرێت سندوقی نێودەوڵەتی هاوپەیمانان و ئەمریکا حکوومەتی بەغا هەموو ئەمانە هاوکاری ئاوادانکردنەوەی مووسڵەکەن چکە وەکو تۆ باس کرد ئەمە ئەبێتە بەشێک لە ئاشتەوایی ئەبێتە بەشێک لە ئاشتەوایی و دڵخۆشی خەڵکی مووسڵ و گەڕانەوەی خەڵکی مووسڵ بۆ سەر زێدی خۆی بەڵام ئەگەر شنگال ئێستا دروست نەکرێتەوە لە 1970 وێران کراوە خەڵک بۆ کوێ بگەڕێتەوە چۆن بژی لەوێ بە چ دیمەنێک و دەچ سروشتێکا بژی لەوێ یعنی هەموو لە حەزەیە کارەساتەکەی بیرەکەوێتەوە ئاوەدان کرێتەوە خۆر یعنی جێگای ژیانێکی نوێی یا دروست بکرێتەوە بەڵێ من بڕوام وایە قەنەعەتم وایە کە پشتیوانێکی زۆری مادی بۆ سنووری نینەوە بەعام لە دوای ڕزگارکردنی مووسڵ دێتەکایە ئەگەر بتوانین ئەمن و ئاسایشی تیاجێگیر ئەرگی کێیە ئاشتەواییە ناو خەلکیدا پەیدا کرد حەق کەربێ ڕاکەت تۆڵڤەکردنی نەهێلیت پێشتن مە یاسا هەیە مە حکومەت هەیە مە دادگە هەیە بێتن ئەو بکارێ خوڕابن ئەرگی کێیە ڤاخاڵا جێب بکەتن هەموو ئەو لایەنانەی کە لە سنووری نێنەوە دەسەڵاتیان هەیە ئەوە واجبێکی سەرشانیانە و ئەرکی موسەقەفین و ڕۆشنبیرانە ئەرکی هێزە ئەمنیەکانە ئەرکی پیاوە ئاینیەکانە ئەرکی عەشایرەکانە یعنی ئەرکی هەموو پێکاتەکانی ناو کۆمەلگایە کە لە ئاستی بەرپرسیارەتیان لە بەرامبەر بە ئاشتی پێکۆژیانی پێکاتەکانی مووسڵ پشتی نەمانە داعش میسل
ئەم خەلکی هەرێما کوردستانی و عێراقیژی بگشتی دێشەین بێژین داعش لە عێراقێ نەما هاتەشکاندنش ناوچوو چەوە پشتی ئازادکردنا میسل پشتی میسل تێتە ڕزگارکردن کۆنتڕۆلکردن ئەم وەکو خەلکی هەرێمی و بگشتی خەلکی عێراقێ ئەم دێشەین بێژین کو داعش نەما خلاص بۆ یەدی داعش العێراقێ نەما و چوو دەرکەوت لە ڕاستی ئەکرێت بڵین دەسەڵاتی داعش نەما بەڵام ناتوانین بڵین داعش نەما چونکە پێش داعشیش کاری ئیرهابی و تێرۆریستی هەر هەبووە تۆمەتیژی لە کۆنەوە لە عێراقایە چکە هەر ئەسڵەن عێراق لەسەر ئەساسی خواست و ویستی پێکاتەکانی عێراق دروست نەبووە و بە تایبەتیش سنووری مووسڵ لە بیدایەتی دروستبوونی خەلایی ئیخوان موسلیمین واتە ئیسلامی ئوسوڵی لە کۆتایی چلەکان و بیدایەتی پەنجاکانی قەرنی پێشوو لەوێ دروست بووە ینی یەکەم شاری عێراق کە ئەخوان موسلیمینی تێهاتووە و کە ئیسلامی ئوسوڵی تێهاتووە کە بیدایەتی چاندنی گەرای توموتیژی و فکری تەکفیری بووە لێوە دەست پێ کردووە دوجار زۆرترین فکرەی شۆڤێنستی قەومی عەرەبی قەومی لە مووسڵ بووە بە قووەترین هێزی بەعسیەکان لە مووسڵ بووە عەسکەری فکری سیاسی ئەمنی لە هەموو ڕێکەوە بۆچی وایە ئەگەری زۆریا خەلکین جودا جودا زۆنگەیەکە کە ئەوەی لێ پێک دێت بە تایبەتی عەرەبی سوننە لەوێ هەمیشە موئەهەل بوون بۆ ئەوە موئەهەل بوون بۆ ئەوەی کە ئەمانیان تیا دروستکەن و بەداخەوە بۆ یەکەش نەیانتوانی لە دوای سقوتی سەدام لە دوای ڕوخانی سەدام حوسێن مشارەکەیەک بەشداریکی حەقیقیان هەبێت لە پرۆسەی دروستکردنەوەی عێراقێکی نوێ هەر لە بیدایەتی نووسینەوەی ڕەژنووسی دەستوری هەمیشەیی عێراق ئەبینیت یەکێک لەو سنوورانەی کە دژایەتی دەستوریە کرد دژایەتی سیستەمی فدرالیە کرد دژایەتی حکومڕانیە کرد و دوجار گەیشتە ئەوەی کە کاری ئیرهابی دەست پێ بکات لە مووسڵۆ دەستی پێ کرد بێگومان ئەو کێشە و ململانەی کە لە بینی پێکاتێشی ئەو سونایە لە عێراقا هەتاکو قەنەعەت نەکەن بێکۆ بژین قەت ئاشتەوایی لە عێراقا دروست نابێت قەنەعەتیش ئێستا زۆر زەحمەت بووە لە ڕاستی ئەیتر ئەویان واقعە بەێ مامۆستا دای من بەرەف دیماهەیەکی بەچوو هەگەر جەنابێتە پەیڤەکە دیماهەیەکی هەبیت تووشەی کەرەمکەی سپاسدانەکەم ئومێدەوارم کە پرۆسەی ڕزگارکردنی مووسڵ کۆتایی هێنان بێت بەو دەسەڵاتە پڕمەترسیدارەی کە بێخەی هەموو عێراق و کوردستانی گرتوێتەوە ئومێدەوارم کە لایەنە سیاسیەکان تەنها بە تەنها مەلەفێکی حەساس قۆرخ نەکەن و بەشداری هەموو لایەنەکانی پێ بکەن ئومێدەوارم کە برا پێشمەرگەکانمان سەلامەت بن و سەرکەوتوو بن و ئومێدەوارم کە ڕەنجی پێشمەرگە دەستکەوتێکی گەورە بێت بۆ گەلەکەمان دەستکەوتێکی سیاسی بێت و ڕەنجیان بەزایە نەچێت و ئومێدەوارم لەوەی کە جارێکی دی ئەو مەشاکیلانەی کە بینیمان ئەو ڕۆژگارە ڕەشانەی کە بینیمان نیان بینینەوە ئینشاءڵڵا مامۆستا هەڵۆ زۆر زۆر سوپاس بوو جەنابێتە و میێوان بۆی گەلمە ڕوونشتن گەلتە جێ سەرفەرازیە سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس بەێ بینەرن هێژا و خۆشتوی بێ چەندێم گەشتە دیمایی کە خەلک ئابرووکە یا بەرنامە هەوە ئێوارە بادینان حتا مهین و خەلەکە کادیژوی بەرنامەی ژێر چاودێریە خدای مەسندا بن ماڵەوە ئاوا